الله. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة إخوة ملايكتان به دعاء خير مي بجنابتان، خواهی گەورە عیبادەتان لێ قبولکە، تاعەتان لێ قبولکە یا ڕەبی بۆ خاتر ناوەجوانەکانی هەر چاکە و باشەیەکتان کردووە لەم مانگەدا. خواهی گەورە پاداشتان بداتەوە بە هەزاران قات. خواهی گەورەتان وەربگرێ کە لە ماڵێک لە ماڵەکانی خوا کۆبوونەتەوە لەبەر ڕەزامەندی خوای گیان جەلە جەلالوه، بۆی خواهی گەورە لەیلەتل قەدرتان بۆ بنووسێ. خواهی گەورە بیکاتە نەسیبتان و نەسیبی هەموو لایەکمان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خواهی گەورە بارانی بە ڕەحمەتش بارێنە بۆمان، اللهم آمین. طبعا ئاینی ئیسلامی پیرۆز خوای متعال جەلە جەلالوه بەرەکەت و خێری زۆر بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردووە. پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم فەرمێ عمر و تەمەنی ئومەتی من کاتێ لێیان پرسی ئومەتی پێغەمبەر تەمەنی چەنە، فەرموو ما بەینە 60 ئەو 70، یعنی هەتا 60 یان 70 ساڵ. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی بەشەرەکانی تەمەنیان ڕوا تا 60-70 زۆری نەی، بەڵام هەیە تاک تاکش لەوە بەسەرەوە ئەچێتە 100 و شتێک. ئەم تەمەنە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەرانی پێشی پێغەمبەر باسییانە کرد، ئومەتێک تێ ئەم ئومەتە تەمەنیان 60 بۆ 70، ئەوانە شوتیان باشە ئەگەر ئومەتە ئەوەنەیە تەمەنەکەی ئەی بوو هەر لەگەڵ هاتنە دنیاوە بۆچی بۆ خۆیان حازر ناکەن بۆ قیامەت، یان بێژین کەمێ ورتر قەبرێ دروست ناکەن بۆ خۆیان لە پاڵیدا، چونکە تەمەنیان زۆر کەمە. ئومەتانی تر تەمەنیان 120 ساڵ 130 ساڵ، کەمترینیان 100 ساڵ بووە، کەمەکەیان 100 ساڵ بووە، تەمەنیان گشتیان درێژ بووە. بەڵام لەیرە هەندێک تایبەتمەندی دراوە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، نەدراوەتە ئومەتانی تر. تایبەتمەندی یعنی کارێک دەکەی خێرێکی گەورە. ئێستا تو تەماشاکە لەم مانگە ئەگە بچی عەمرەیە بکەی، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێ لە مانگی ڕەمەزانە عەمرەیەک بکە وەک ئەوەیە لەگەڵ منە حەجێکی کردووە، خوای گەورە بە حەجێکت بۆ نووسێ. ئەمە یەکێ لە بەرەکەتی ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. یەکێکی تر لەو بەرەکەتانە هەر کەسێ بۆ نمونە شەوانی قەدر ئەگەر بگرێ و زندوو کاتەوە یەک شەوی، خەیری چەندێکیە؟ لەیلەة القەدری خەیر من ئەلف شهر، 1000 مانگ خێرتەیە، 83 ساڵ. یعنی ئەم ساڵ کەسێکمان هەیە دابنین ئەم ساڵ لەیلەة القەدری کردووە، دوای ئەم ڕەمەزانە وەفاتی کرد، خوای گەورە ئەنووسێ 83 ساڵ جەلە جەلالوه ئەمرەکە بە مەلایکەکان عەبدەکەم فڵانی کوڕی فڵان 83 ساڵی بۆ بنووسن چی کردووە؟ شەو نوێژی لە بەردەستی ئەڵڵا گیانە عیبادەتی کردووە. 83 ساڵ. ئەگەر تەمەنت چەندێک بێ 40 ساڵ بێ 80 ئەکا چەندێ؟ ئەکا 100 و ئەوە نەبا. ئەمە یەک شەو لەم دەشەوە. ئەی شەوەکانی تر خۆشەوەکان تریش خێر خۆی هەیە، هەشەوی خوای زانێ چەندێک خێریە. باشە، ئەی ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز، ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر خێریەیە، زیاتر ئەجر و پاداشتیە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثە قودسی ئەڵێ کە چییە؟ ئەو حەدیثە قودسی ئەڵێ هەموو عیبادەتێ دانراوە پاداشتەکەی، بەس ڕۆژوو نەبێ. ڕۆژوو پاداشتی چەنە؟ ئیسە تو بپرسی لە من بڵێ مامۆستا فڵان کەس کاکە لە هەر کێ کا حاجی ئەوەی ئەمە ڕۆژوو ئەگرین خێرەکەی پاداشتەکەی چەندێکە؟ کەسمان نازانی. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانی نەکردووە چەندە. وأنا أجزي بی ئەفەرمێ ڕۆژوو بۆ منە، ئەی محەممەد پێیان بڵێ ئەوە من پاداشتیانە دەمەوە، ئیتر پاداشتی چەندەکە ئەڵڵا گیان خۆی زانێ. بەڵام لەوا بۆمان دەرەکەوێ یەک ڕۆژ بە ڕۆژوو بی 70 ساڵ، یەک ڕۆژ
يك روج بالروجو روجي سنة فرزشنا في غمري خوا فرمي عليه الصلاة والسلام حفتا صال دورة كيتو لا أجري دوزخ يك روج بالروجو بخوا سنة بيني تو جهنم خوا خندق يقدانا أي أجسي روج بالروجو بستونو روج بخوا بالروجو ببيجري كنبه ما قخوا خوي بزاي ما قخوا خوي بزاي إن شاء الله أجر بعداشتك ويبز باشته شكبو يك لدرجاي باشته ها تماشاك بانك كوان أواني نيوجكن بين باليرو بشتناو فرمو كوا أواني واصدقيان كر فرم بابشتناو بانكن درجاك أنا لكن ناويكي ناود لو لستانه بناشته باشته هش درجاي يك لوان ريانه كوا أواني روجيان قل برخوا بابين لم درجاي فرمش دجوره كواتا پاداشتی روجو چیه باشته ام جا پیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام اول نیه بس یما روجو اگرین اول نیه بس یما لیلة القدر اگرین قد دل دان نمینی بیجیام لمزگوتێک ئا دەنەفەرە تو ئیشەکەت زۆر گەورەیە خوام کردە خۆت بە تەنیایی نابی ئەم فرسەتانە لەدەست بچێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات هەر کەسێ تەراویح بکا لەگەڵ ئیمامە و لەگەڵ ئیمام الله ئەکبەری یەکەم بکا و لەگەڵ ئیمام سەلام داتەوە دەربچێ حەزیەکە با بڕا بخوێ لە ماڵە تا بەیانی خوای گەورە لە ترازوی چاکەکانی نووسیان پیاوە تا بەیانی شەو نوێژی کردووە ئەیتر چی دیگەرەکە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کسی روزی مانگی رمضان بگره و ایمانی پی به او چی خواه لگناحی پیشوی خوش به مع من قام واني مع من قام هر کسی شوانی ليتقدر ذنوباته غفر له ما تقدم من ذنبه هر کسی تراويح بك هر غفر له ما تقدم من ذنبه هر حديثك صحيح هەرسێک شی بۆ یەک مەبەستە سێ عیبادەت بەڵام بەچی بە ئەجر و پاداشتێکی یەک جار ئەو شەوەیە خوا لێ خۆشە بێ ئەزانن ئەم دەشەوەی کە من و تۆ دانیشین بەرامبەر هەموو ڕۆژوە بەرامبەر ڕۆژووی مانگی ڕەمەزانە ئەم دەشەوە هەر کەسی ئەم دەشەوە زنی کاتەوە خوا لە گوناحی خۆشەوێ هەر کەسێ ڕۆژووی هەرسی ڕۆژەکە بگرێ خوا لێ خۆشە بێ هەر کەسێ تەراویحی ئەمسی شەوە بکە خوا لێ خۆشە بێ هەر کەسێ ئەم دەشەوە زنی بکاتەوە خوا لێ خۆشە بێ کەواتە ئەم دەشەوە زۆر گەورەترە لەوانی تر و لە هەموو شەوانە چی شەوێ گەورەیە ئەم شەوانە گەورەیە چونکە ئەم شەوانە قورئانی تیادا بەزی و بەس تایبەتی 27 و شەوە تاکەکان ئەمجا زەوجەکانش ئەگرێتەوە کەواتە لێرە ئەومان بۆ دەرەکەوێ ئێمە خەریکی خەیر و بەرەکەتێکی زۆرین کۆیەکەینەوە ئەها کۆیەکەینەوە چەند ڕۆژمان کۆ کردەوە بەس 5 ئەی چەند شەومان کۆ کردەوە 5 ئەی چەندە تەراویح زۆر هەموو شەوەکان ئیلا مەعەداوانە نەبێ لە زت چووە حتا پێتەکرێ نوێژ بکە لە ڕەمەزانە حتا پێتەکرێ نوێژکە حتا پێتەکرێ دوعا بکە حتا پێتەکرێ قورئان بخوێنە ئەمانە گشتی سونەتن سونەتی بەردەمی نییە وریابە بەردەمی نییە سونەت نەکا بێژە وەڵام من کاکە ئیلا ئەو 4 ڕەکاتە ئەکەم وتە دانیشمە ئەی چیەکەی دوایەوە زۆر سڵاوات لێ بدە شەوانە بیکە عادەت لەسەر خۆت 1000 سڵاوات دابنە بۆ خۆت 1000 جار سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر بکە 1000 جار استغفر الله بکە ئەمانە گشتی بکە شەوان بۆ خۆت دانیشتووی ئەمانە بکە توانیت بین قورئان بخوێنە توانیت بۆ خۆت نوێژ توانیت بیکە بە پێوە نەتوانی دانیشە نەتوانی مەسحەفێ بکەرەوە لە دواوە بۆ خۆت گوێ بگرە بڵێ مامۆستا ڕەقەمی سەحیفەکەم بێ پێم بێژە با منش بۆ خۆمان گوێ لێ بگرین ئاوا ئیتر گرینگەوەیە لە ناو خەیرە بسوڕێیتەوە تۆ بەشداربی لەم حەمکە خەیرە بۆی ڕەمەزان ڕۆیشت بەخوا ناتوانین ڕکاتێتر بکەین ئیلا نوێژە فەرزەکانە ها موسڵمانەکان ئێستا لە دوای نوێژی عیشا حتا بەیانی چەندە نوێژەکەی نوێژ بکە بەس بەو خوایە ڕەمەزان تەواو بوو 1 ڕکات ناتوانی بکەی بەرەکەتی ڕەمەزانە 1 ڕکات دوای عیشا بۆت نییە یاڵە بێن ئەتوانی بە خەڵک بێژی بێن تەراویح بکەین تەراویحی چی تەراویح نەما تەواو ڕۆیشت ئەتوانی بێژی ئارام بێن لە سفرەی بەربانگ دانیشین نەما تەواو ڕۆیشت بەرەکەت بردی ڕەمەزان لەگەڵ خۆیان ئەیوا و بەرەکەتانە سەدەقە و خێر وەک جارانە بێن نامێنێ خەڵک مزگەوتەکان هەم وەک جاران ئەگەڕێتەوە و خەڵک کەمە بێتەوە بەداخەوە چونکە بڕەمەزان ئەم حەمکە عیبادەتە بێ وامان لێ بکە بمانگۆڕێ وامان لێ بکە کەچی
کە ئەو عیبادەتەنە ئەیکەین بۆخوا بمانگۆڕێ بە تایبەتی لە ڕەمەزانە ئەم حەمکە عیبادەتەکەی نابێت دوای ڕەمەزانش بچینە وەڵا بچینە سەریع هەر عادەتەکە و تەقالیدەکەی خۆمان وەک جاران بین و تەواو نا هەوڵ بدە هەموو خێرەکان بەشدار بی ئومێدەوارم لە خوای پەروەردگار ئەم عیبادەتەمان لێ قبوڵ کە زۆر دوعا بکەن موسڵمانەکان تۆ خوایە دوعا ئەزانن قەدەری خوا ئەگێڕێتەوە تەسەوور کە دوعا قەدەری خوا ئەگێڕێتەوە دوعا مخ العیبادە ئەسڵ العیبادە ئێمە کەم دوعاکەین دوعای زۆر بکەن بە کوڕ بیکەن کاکە هەرچی مشکلە و گرفتەیە ئەچیتەوە بۆ ماڵ حەزەکە لە مزگەوت مەیکە لەبان تووشی ڕیاگەیشیکەی لە ماڵ ئافتارەکەی چارێکی کێمێنیە ئەو چارەکە زۆر نیعمەتە بچۆ غورفەیەکەوە جوان بینی خۆت و خوا دەست بەرزکەرەوە تۆ و خوایە بەر دەست بەرزکەرەوە چی تێبێژە بدە لە قاپی دەرگای خوا بڵێ خودایە چی گەرەکە بلی پاڕێەوە وەک مناڵی پاڕێەوە خوا پێی خۆشە یەکێ مەعەدل بدا لە دەرگای بەو خوایە 3 ڕۆژ و 3 شەو هەر بەندەیەک پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوا حەقی کردووە هەر بەندەیەک هەر کەسێک 3 شەو و 3 ڕۆژ دەستت بەردەوە نەکرد بۆ عاسمان خوا ڕقی لێت خۆشتی ناوێت سیفەتی خوا وایە وەک بەندەکان نییە بەندەکان ئەگەر 3 جا بدەی لە دەرگای 4ەم دەرگاکە لێ ناکاتەوە هەر لە کامێرەکەەوە ێژە ئیزنیدەن بەخوا تاقەتم نییە خوا گیان جەلە جەلالو وانیە خوا حەزەکا بەندەکەی بەردەوام داوای لێ بکە گشتمان خاوەن مشکلە و گرفتین گشتمان ئەناڵێنی بە حەزاران بۆ موسڵمانان و بۆ خۆمانش دەداواک فرسەتە دامەنیشە کاتێ ئێواران ئافتارەکەی دانیشتیتە دەمەتەقی حەکایەت خورما بێرە فڵان بێرە کورە دەوازی لێ بێرێت کورە دە خورمایە بخۆ بەسە کورە دە 2 خورما بخۆی و 100 خورما بخۆی چی ئەگۆڕێ لە وەزعەکە کورە گە تو 10 گڵاس نیست بخۆی چی ئەگۆڕێ لە وەزعەکە خوا هەرە و مەعیدەیە ئەمانە با نەبێتە کێشەی سەرەکیمان ئاو بێرەوە ئەمە بێرە کورە داینە تو خورمایەکەم بۆ دانە لەگەڵ ئاوێکە کات 5 دقەی ما دوعا بکە بین خۆت و خوا پێغەمبەری خوا فەرمی ئەم دوو کاتە بەیانیان بە ئێواران ڕاستەوخۆ خوای گەورە خۆی وەرێگرێ دوعاکەت پەردە نییە لە بینی تۆ و لە بینی خوا گیانە جەلە جەلالو ئەیتر چیت گەرەکە دە دوعا بکە بۆ خۆت بیکە بۆ ماڵ و مناڵت بیکە بۆ خێزانت بیکە خۆت نەخۆشی بۆ خۆت بۆ ئیمانداران بیکە بۆ موسڵمانان بیکە بۆ ئومەتی پێغەمبەر بیکە سەڵەم هەرچی گرفتەیە بۆ خۆت بیکە یعنی بۆ کەم تەرخەبین لە دوعایە کەم تەرخەم قەت نەبین چونکە حتا پێتەکرێ دوعا بکە بۆی خوای گەورە حەچیت هەیە بۆ جێبەجێ بکە خوای گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە ئومێدەوارم خوای گەورە عیبادەت لە من و لە ئێوەی بەڕێز و خۆشەویست قبول بکە بۆ خاتر گەورەی خۆی یا ڕەبی خوایە ئەم پیاوە بەڕێزانە ئەهلی ئەم مزگەوتە بەڕێزە خودایە لێتە پاڕێنەوە خوایە لە بەهەشتا بەبینینی خۆت لە فیردەوسی عەلا خوایە کۆمان بکەیتەوە یا ڕەبی خوایە پڕ بەدڵەنێن خودایە ڕەمەزان و مانگی ئەم پیرۆزە خوایە گیان مانگی ڕەمەزانمان لێ وەرگری یا ڕەبی خوایە مانگی ڕەمەزانمان لێ وەرگری ڕۆژووی مانگی ڕەمەزان خودایە تەراویحی مانگی ڕەمەزانمان لێ وەرگری دوعاکانمان سەدەقەکانمان خێرەکانمان و شەچاک و شیرینەکانمان خوایە خزمەتکردنی ماڵەکانی خوا یا ڕەبی بەردەوامان کەی لەسەر عیبادەت و تاعات خوایە بە بەهەشت و پانبوونی شادمان کە لە ئاگری دۆزەخ دوورمان خەیتەوە لەشی هەموو لایەکمان ساغ بکەی خوایە ئەم ڕۆژۆ بکەیتە مای ئەوەی کەوا لەشمان ساغ بکە خوای ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی ڕسپیەکانمان خوایە تەمەنیان پڕخێر و بەرەکەت بکەی لەشیان ئازاری تیان نەیلی یا ئەڵڵا خوای ڕەحم بەو مناڵە جوانانە بەو گەنجە ئازیزانە بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە هەموو لایەکمان بکەی دایک و خوشکمان یا ڕەبی خوای ڕەحم بە وڵاتمان بکەی هەرزانی بکەی هەرزانی بخەیتە وڵاتمانەوە ئەوەی چاکیوە بۆ ئەم خەڵکە خوایە چاکی بۆ بکەی یا ڕەبی ئەوەی چاکە چاکتری کەی ئەوەی خراپە هیدایەتی بدەی ئەگەر هیدایەت وەرناگرێ خوای لە کۆڵی مسلمانانی بکەیتەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته